ئەو راپۆرت و ئەو بابەتە میدیانەی پێشکەش ئەکرێ ئەوەندەی گوتاری سیاسی لەلایەن گرنگە هەر کاتێکی کۆمەلگا لەلایەن گرنگ دەبێت چۆن واتە خەمی سەرەکیان لەلایەن خەمێکی گشتی کۆمەلگا نییە بۆ نمونە پێشەوەی کە ئێمە دەست بکەین بە پانێڵ لە پارێزگای هەولێر بەداخەوە گەنجێک خۆی سووتان یعنی ڕۆژنامەنووسان دەستگاکانی ڕاگەیاندن بەمای تێکەوە لە بەردەم ئەم گەنجا وەستاوە خۆی بسووتێنێت ناچین بەدەنگەوە یاخود هەر خەمی ئەوانە هەواڵەکە بگێنن بە بینەران ئەی تۆ میدیایەکی بە شێوەی هەبێ ئەتوانن بڵێن چی بەرهەمەهێنی جاران مامۆسای بەرز زۆر باش باسی لەوە کرد لە ڕابردووە ساڵانی ڕابردوو چی گوزەراوە یعنی ئەوەی من پێویستی بووم لە دایک و باوک و ئەوانەی پێشوی خۆمان و بخوێنەوەی خۆم جاران ئەگەر کەسێک بمردایە دراوسێکانی چ ڕۆژ ماتەمینیان بۆ گێرا ئێستا ئێمەی خۆمان بەدەستی خۆمان میدیاکانم بەکارهێنی بۆی کە هیچ بەهایەکی مرۆڤایەتی نەمێنێ لە هەرێمی کوردستان یعنی تۆ ئەبینی گەنجێک یاخود کەسێک مرۆڤێک خۆی خنکێنێ بەماکێکەوە چیتە بەردەمی چۆن خۆی خنکانەوە چی کردووە بە چ ئامانجێک ئەمەی کردووە تۆی وازیتەوە بۆ بینەرانت یعنی ئەمە لەلایەکی شوجارێکی تر دەرخواردمانێنەوە لە سۆشیال میدیا ئەمە نییە بەسەر جاران کە شتێک لە دەستگا میدیایەکان بڵاو بوانێ ئەگەر حەزمان پێ نەکردا ئەماوە ئۆخی نەمان بینی بەڵام ئێستا ڕۆژانە لە دەستگا میدیایەکان تا لە سۆشیال میدیا ببورن جارێکی دەرخواردمانێنەوە کە بمانێ نەمانێ ئەگەر کەم تا زۆر خێزانەکان دایک و باوک ئەمەیان کۆنتڕۆڵ کردبێن نەبدەیەڵن مناڵەکانیان بەرکەوتەی کەم تا زۆر سۆشیال میدیا بن بەڵام هەر ئەبینن چی ئەگوزەرێ لە هەرێمی کوردستان چی ئەگوزەرێ لەو بابەتی کە ئێستا ئێمە ڕۆژنامەنووسان چی پێشکەشەکەین بە کۆمەلگا یعنی بەڕاستی گرنگ نییە تۆ هەموو شتێک بکەی بە هەواڵانی ئێستا بەهای هەواڵشیان نەهێشتووە هەموو بابەتێک هەواڵ نییە بۆ کۆمەلگا ناخی ئێمە هەر شتێک پەیوەندی بە کۆی گشتیەوە نەبێت دەرخواردی کۆمەلگای بدەین کە تۆ شێوازێک لەم شێوازە میدیایەت هەبێ لە هەرێمی کوردستان بێگومان تۆ کۆمەلگایەکی تەندروست بەرهەمنایی کۆمەلگایەکی تونوتی بەرهەمهێنی ئێمە ئەگەر بینە سەر ئەوەی کە داگیرکاران و شەڕی داعش و ئەمانە بەڕاستی ئەتوانم وەکو چالاکەوانێ وەکوی کە چەندین ساڵە لە کاری پرسیژنانە ئیشم کردووە وەکو ڕۆڵی ژن ئەتوانم بڵێم قوربانی یەکەمی شەڕی داعش ژن و مناڵ بووە لەبەری زۆر بەنائینسانیانە داعش مامەڵەی کرد لەگەڵ ئەم چین و توێژەیە و ئەتوانم بڵێم هەرێمی میدیای هەرێمی کوردستان لەبەروی ئامادەکاری نەکردو بۆ شەڕێک بەناوی شەڕی داعشەوە نەیتوانی بە شێوازێکی زۆر میدیایانە تەختی ئەم هەواڵانە بکە بۆ کۆمەلگا ئەتوانم بڵێم زیاتر زۆربەی کات خزمەتی کردووە بە داعش خۆی لەبەرەوەی کە لە هەرێمی کوردستان ئەوەنەی با بڵێن شەڕەکە گوازراوەتەوە ئەوەنەی کێشە و بیر و گرفت و ئەو نامرۆڤایەتی بەرامبەر بە ژنان و مناڵ و چینی ئەو چین و توێژانە هاتووە لە شەڕی داعشە باسی لێوە دەکراوە ئەتوانم بڵێم کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی ئەوەندە بە حیزبی کراوە ئەوەندە خەمی پرسە کۆمەڵایەتیەکانی نەبووە ئێمە ڕۆژانە گوێمان لێیەکە چەندین شت خۆی کوژێژن چەندین شت تونوتیژی بەرامبەرەکرێت من لە ساڵی پارنا پێرار بوو لە مؤتەمەرێکی ڕۆژنامەوانی و چالاکەوانێ لەگەڵ بەڕێز کاک نێچیروان بارزانی کۆبوونەوەیەکە بوو باسمانێک کوتمان دوێنێ فڵان ژن خۆی کوشت یاخود پرسیژنمان هەنایە پێشەوە بە دوو دەقە کۆتایی بکەنە ئێمە ئەتوانین بڵێ لە ئێستا لە هەرێمی کوردستان ئەمەندەی کە خەمی پرسە سیاسیەکانیانە خەمی پرسە کۆمەڵایەتیانیە کە بەڕاستی ئەگەر پرسی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان لە هەموو کۆمەلگایە پرسێک بێ باەخی پێ بدرێت بڕۆ بکەن کۆمەلگاکە بەرەو داڕمانەوە وەکو مامۆستای بەڕێز ژانماژووی پێ کە ئێستا ئەبینین نمونەی پرۆسەی هاوسەرگیری چی لێ هاتووە نمونەی خێزانەکانمان چی لێ هاتووە وای لێ هاتووە مناڵ
ڕێز لە باوکودایک ناگرێت لەبەرەوەی کە بۆ نمونەیەکی باشی وامان نییە کە ڕۆڵێکی باش بگەڕێ میدیا خێزان بە چ شێوازێک بەڕێوە ئەچێ ئەتوانم بڵێم ئەمەنەی پرسا سیاسی و بەرنامە سیاسی تەرفیلیەکان بوونی هەیە لە هەرێمی کوردستان بەرنامەی تایبەت بە کۆمەڵگەمان بوونی نییە